ڕێز وەزیری دارایی داوا کە 2 دقە قسە بکە دواتر دەرفەت دەدەین بە ئەندامانی پەر. چەندین ڕۆژ دەهۆڵ بۆم کۆبوونەوەی پەرلەمان لێ ئەدرا خەریک بوو بە عەسای سیحری وێنەئاکرا. موچەخۆران چاوەڕێ بوون کە مژدەی وەرگرتنی موچەکەیان بەر لە جەژن پێ بدرێ کەچی وەک هەموو کۆبوونەوەکانی دیکە پەرلەمانتاران بە ئاماندووی هاتنە دەر و وتیان وەڵامی بەرپرسانی حکوومەت هیچ باوەڕپێهێنەر نەبوون. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کە حزبەکە یەکێکە لە سێ حزبە پێکهێنەرەکەی ئەم کابینەیە دەڵێت تەنها کوڵی دڵیان هەڵڕشتووە و چاوەڕێ دەکرێت لە سایی ئەمانە بارودۆخەکە خراپتریش بێت. ئەوەی پێویست بوو لە کۆبوونەوەکە چی لەسەر دزی گەندەڵی نەوت قاچاقچێتی تاڵانی ئەوانەی ئەم کۆمپانیانە دەیان ساڵە بە وڵاتیانەکەن ڕوبەڕوو پێمانوتن و پێشمانوتن موچەیە وڵاتە حەلەکرێت بەڵێنێکیان داوە کە لە دووسێمانیاندا ئەمانە چارەسەرکەن ئەگەر باش بێ ئەو لە خزمەتی میلەتەکەمانە ئەگەر ڕاستیان نەکرێ و کادەبێ قسەی خۆمان ئەوە پەیوەندی بە وەزیری وڵات ئەم دزی و گەندەڵی و قاچاقچێتی ئەمانە بێ نەک موچە نادرێ وەزعی کوردستان زۆر خراپترە بێ لەمە ئێستا بەرپرسی هۆکار جیاوازە لە بەرپرس هۆکاری دروستبوونی ئەم دۆخە پارتی و یەکێتیە بەرپرس هەموو هێزان کە لە حکومەتە چاوەڕێی دەکات لە حکومات بۆی بزانن خەبرێک بزانن. ئەمەش ئەندامێکی فراکسیۆن یەکێتیە کە ئەویش حزبەکەی بەشداری حکومەتە بەڵام ناڕازیە و دەڵێت نەک بەڵێنیەوە نەدراکە لە سەدای 21 پاشەکەوت لە سەر موچە هەڵبگرن تەنانەت بەڵێنیەوەشیان نەدا کە بەو لێبڕی نەشەوە مانگی جارێک موچەدا بەش بکەن. من پێم وایە هیچ ئەندامێکی پەرلەمان نەیتوانێت وەڵامەکەی خۆی وەربگرێتەوە هیچ وەڵامێکیان پێ نەبوو تەنها حکایەتی ڕابردویان بۆ پەرلەمانتاران جێڕایەوە کە چوینە بەغدا و هاتینەوە چوینە بەغدا و هاتینەوە دەچینەوە و دێینەوە دیسان دەچینەوە نازانین چ دەبێت گۆڕانکاری کرا کابینەی نوێ وای کردو وا دەکەن ئەمە بەبێ بە 21 کەشەوە تا ئێستا کە وعدیان نەدا کە موچەی خەڵکی کوردستان لە 30 ڕۆژ جارێک بدەن. ئەم ئەندامەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش باس لە وەڵامە سیر و سەمەرەکانی وەزیری دارایی حکوومەتی هەرێمەکات کە وەک خۆی دەڵێت هەندێک پرسیاری بە ئاماژەی دەستەکانی وەڵام داوەتەوە. ئەوەی ئێمە زۆر جەختمان لەسرە کردەوە ئایا کەی موچە دەدرێ ئەمانەوێ ئەو کاتە دیاری بەمۆمان ڕوون کرێتەوە چ کاتێک موچە دەدرێەوە ئایا بەچی سیستمێک موچە دەدرێ ئایا بە 6 ڕۆژ جارێک یا خودسی ڕۆژارێک و سیستمی دابشکردنی موچە ڕێک دەخرێتەوە و پرسیاری ئەوەمان کرد ئایا ئەو لە سەدا 21 کە بە نایاسایی بڕدراوە قەرزە لای حکومەت دەگەڕدرێتەوە یاخود ئەم لە سەدا 21 و بڕێنی لە سەدا 21 مانگی داهاتوو مانکانێتیش بەردەوامە بێ وەڵامێکی دووبارە وەڵامێکی مقنعکاری پێ نەبوو دووبارە پرسیارێکی زۆر چۆنەڵی گرنگمان ئاراستەی وەزیری دارایی کرد سەبارەت بە ئەو پاشەکەوتەی کە چۆتە لای حکومەت ئیساڵانی ڕابردووش وەڵامێکی زۆر چۆنەڵی سەیر و نامۆی داوە کە هەر بە حرەکاتی دەستی ئاوایەکی کردوتی ئەوە ئەگەر بەغدا لەگەڵمان ڕێبکەوێ موچە ڕێک دەبێتەوە. حکوومەت بارێکی قورسی گەندەڵی هەڵگرتووە کە ئێستاکە بارەکەی هێندە گەورەیە بۆی ناشاردرێتەوە و بەرپرسەکانیشی هەر باسی بوونی گەندەڵی دەکەن لە کۆبوونەوەی پەرلەمانتاران و بەرپرسانی حکوومەت هەردووکیان وتیان گەندەڵی هەیە و هەردوو لایەن بە یەک ئاواز دەخوێنن بەڵام هیچ ئیرادەیەک بۆ چاکسازی و کۆتایی پێهێنانی گەندەڵی بوونی نییە بەتایبەت لە ژێر سایی حکوومەتێکی هەواڵگری دڵبشووکێکی نەهەڵگر ئەنجامدانی چاکسازی بووەتە مەحاڵ کوردەواری دەڵێت گۆشتی بۆن کردو خوێ تێدەکرێت ئەگەر خوێ خۆی خراپ بێت چی تێ بکەین گەندەڵیش بە حکوومەت بنەبڕ دەکرێت ئەگەر حکوومەتیش تەنها باسی گەندەڵی کرد کێ چاکسازی بکات.